قوتابیانی خۆشەویست پرسیارێکی گرنگمانەیە کە پار لە نیشتیمانی خولی یەکەم هاتەوە وەڵا خولی دووەم بۆ وەرزان دارەکەمان دەڵێ ڕووبەری سێ گۆشەی بەرامبەر بدۆزەوە داوای ڕووبەری ئەم سێ گۆشەی کردووە ئەمە یاساکمان هەیە ڕۆدۆزینەی ڕووبەری سێ گۆشە یاساکەمان ئەڵێ چە ڕووبەری سێ گۆشە یەکسانە بە چە یەک لەسەر دوو جاران بنکە جاران بەرزی یەکسانە یەک لەسەر دووکەوە خۆچووکەنە گۆڕە جاران بنکەکە گەر تەمەشاکە ئەوەی لە بنەکەیە حسابی چ بکە بنکە خۆی دەکە بنکە چەندە ڕەجی هەشت جاران بەرزەکەمان چەندە بەرزەکەی داکەمە چ ڕەجی دووە دەی چ دەکەین یەکسانە سەرەتاکەی لەسەر دووکەی دەستکاری مەکە لەوەی پرسیارەکە تاوەز بێت لەسەر دووکەوە بخۆ لێکدانن دوو ڕەگەت هەیە یەک ڕەجی دەنووسینەوە هەشت جاران دوو دەکاتە چەند دەکاتە 16 ئەو جارێک چ دەکەین یەکسانە یەک لەسەر دووکەوە بخۆ جاران ڕەجی 16 دەکاتە چەند دەکاتە 4 وەرە ئیشتەمایە چ دەکەی لێرە ئەتوانی کورتکەوە ئەتوانیش بەو شێوازەی ژێرەی چارەکەی چەندە یەکسانە لێکدانی دوو کردەیە سەرجاران سەرە ژێرە ژێرەوە لەو فۆرمولی حەفت قەدیم خوێندین دەبی و بیرکردین یەک جاران 4 هەر دەکاتەوە 4 دوو جاران 1 هەر دەکاتەوە 2 4 دابەشی 2 دەکاتە چەند دەکاتە 2 وەرە بگەڕێ بزانە ئەو وەڵامەی تێدایان ئەگەر تێدانەبوو بە خۆت زیادە کرد زیادە بکە لەوانەیە خەریتیان کردبی لە گشتوان کەواتە دان دەبێتە وەڵامی ڕاست 2 سانتیمەتر 2 جەردەی وای سەر